کتێبەکە کوردستان و دەرەوسیەکانی ئەمە کۆکراوەی ستونەکەمە لە ڕۆژنامەی کوردستانی نوێیەکە لە ساڵی 2017 بەردەوام هەفتانە نووسیومە لەسەر کێشەکانی عێراق هەرێمی کوردستان وڵاتانی دەرودراوسی خۆی ناوی گۆشەکەشم دەرودراوسیە لە ڕۆژنامەی کوردستانی نوێی کێشەکانی ئەم ناوچە بە درێژی لەسەر عێراق تورکیا سووریا ئێران تەنانەت ناوچەی کەندا و وڵاتانی سیاسەتی نێودەوڵەتی ئەوانەی پەیوەندی بە ناوچە من لە گۆشەکەمدا بەسرم کردووەتەوە لە کتێبەکەشا پۆلینم کردەوە بۆ 5 بەشەکو لە قسەکانمە باسم کرد بۆ ئامادەبووان 5 بەشەدا بەشم پۆلینم کردەوە بەشێکی باسی هەرێمی کوردستان دەکات بەشێکی عێراق و کێشەکانی بەشێکی ئێران و کێشەکانی بەتایبەتیەوەی کە لەگەڵ ئەمریکا و مەسەلەی ڕێکخەوتنی پێنجزایدەنیەکە بەشێکی تری لەسەر باکووری کوردستان و تورکیایەوە بوونی کورد لەوێ و کێشەکانی و ئەو گۆڕانکاریانی کە لە تورکیا هاتوۆتە ئاراوە دوای گۆڕینی دەستور لە سیستەمی پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی و ئەردۆغانیەت و مەسەلەی کورد و ئینکاریکردن لە ناسنامەی کورد لە تورکیا ئەمانە لە کاتی خۆیان بە تەفاسیل هەمووی قسەی لەسەر کراوە بەشێکی تری ڕۆژئاوای کوردستانە و سووریاوە لە دوای 2011 و سەرهەڵدانی شۆڕشی ڕۆژئاوا و ئیداری خۆسەر و هێزەکانی سووریای دیموکرات و بەگژاچوونەوەی داعش و تیرۆر و ئەمانە و ڕۆڵی کورد و لە سووریا دامانە هەموو بە تەفاسیل قسەم لەسەری کردو لەم کتابەدا دەبینرێت.